واحنا احسن من ساعتي بس واتي ساردني جواكي ماما خو قرم دا پۆشیاگە ئەمە ئێرەیان بۆ داناون لە بەروی سەرماتان نەبێ بە سەرە هەوێکانتان لێ وەرەگرونەوەتانە خوێنەوە ئەڕۆنە ژوورەوە خوانەکە مامۆگیان خوانەکە ئەوە تاییتە دەستی پۆلیسەکەی سەرڕۆشتی دەژورۆ لەسەر کورسێک دانیشە و من بێم بەسەرچە ئێرە هەوڵیەکێتی مامۆستایانەکە کاژمێر نوێم شو قایمقامی پارێزگای هەڵەبجە تیمەکان ئێرەیان ئامادە کرد تاواکو ئەمڕۆ خانشینان و هەروەها زیندانیانی سیاسی و کەسوکاری شەیدان و فەلکراون ئێرە چاوەڕێ تاواکو بتوان لە بانقی هەڵەبجە موچەکانی وەرگرن و سەرمای سوڵەی دەرەوەیان نەوەستن بۆ کە ئێرەت پێ باشە کە ئامادەیان کردو سەرمامان نەبێ دانیشین سۆفایان بۆ داناون شوێن کورسیان بۆ پێم باشە پێت باشە ئەرەوەڵا لە چاوەی لەم شتێکی باشەوە ئەرەوەڵاوە خزمەتە بخوا باشە ئەرەوەڵا ئاگادار بووی کە وتیان موچە درەنگێتە بانقەکان و خاننشینان و کەسوکاری شەیدان من ماڵم وا لە بەڵخە ئەنتەرنێت و شتمان نییە ئەرە بەخوا وەزعی ئەو سەرما و سۆڵ و بەفرە چۆم بەفرە هەیە و ساردیشە دەی بڕۆ با زیاتر لەم سەرما ڕاو ناگری سپاس بڕۆ کەوێکە تەسلیم کە ڕێکاری کە بۆیان گرچوونەتە بەر قایمقامی پارێزگای هەڵەبجەکە ئەم شەوم هەڵی جابین کردبەوە کەسوکاری شەیدان و خانەنشینان کە لەم سەرمایانەوەستن و لەوێ و خانمانیش بڕۆنە ژوورەوە ئەمە باشە ئێمە زۆر سوپاسی یەکەین و دەستخۆشی یەکەین کە پیاوێکی ئاوا ئەم شەو بەو بارانە هاتووە ئەو شوێنەی دابین کردووە بۆ خانەنشین و بۆ کەسوکاری شەیدان و بۆ کەمەندامان ئێمە سوپاسی یەکەین و دەستخۆشی یەکەین و هەر پایەدار بێت بەردەم بانقی هەڵەبجەدام چۆڵێکی زۆر بە بەردەم بانکەکەەوە دیارە کاژمێر 11 بۆ 12 نیوەڕۆ دەچێت دەمەش بەهۆی ئەوەی کە هێشتا پارە نەگەشتۆتە بانکەکە ئەو پارەی کە لە نێو بانکەکەدایە ئێستا موچەی خانەنشینان و کەم ئەندامان و کەسوکاری شەیدانی پێدا بەش دەکرێت تاوەکو ئەوەی کە پارە بگاتە بانکی هەڵەبجە لەبەرەوەی وەزارەتی دارایی و ئابووری هەرێم بڵاوی کردەوە کە دوای کاژمێریە کوونی و موچە خۆران سەردانی بانکەکان بکەن بۆ ئەوەی موچەکانیان وەربگرن بەڵام ئەوەی کە هەیە هەندێک لا موچە خۆران لەبەرەوەی ئاگاداری ئەو ڕاگەاندراوە نەبوون هاتوونەتە بەردەم بانکەکان و چاوەڕێن موچەکانیان پێ بدرێت ئەوە بانکی هەڵەبجە بە کەرتی پەروەردە و تەندروستی کە هاتوونە تێرە بۆ وەرگرتنی موچەکانیان پیان وتون کە لە دوای بانکی عەسرەوە بێن سەردانی بانکی هەڵەبجە بکەن بۆ گرتنی موچەکانیان بەمەش دابشکردنی موچە تا شەو بەردەوامی دەبێت لە هەڵەبجە ئەم حکوومەتە بەخوا لە هیچ وڵاتێکی ئەم دنیا نییە ئەبواە حکوومەت یاریێمی کوردستان بە تایبەتی نەناوی لە ناو پەرتووکی جینسا تۆمار بکرای هیچ شتێکی لە هیچ وڵاتێکی تر ناچێت جیاوازترە ئێستا پێم وایە ئەم معاشە هاتووە ئەڵێن بڕۆن دوای بانی عەسر وەرنەوە بۆی لیان وەرگرتوین چەکەکە دیارە ئەمەش زەختێکە بۆی فەرمانبەر بتوانێت بە زووترین کات هەژماری من تەواو بکە ئەوان چووکە ئیسفادە ناکەن نەوت نافرۆشن شت نافرۆشن بەڕاستی داهات و شتێکیان دەست ناکەوێنێ لە ڕێگەی ئەمەژماری منشە کۆمەڵی پارەی تریان دەستکەوێت هیوادارم بەمەش تێر بخۆن و کۆتایی پێبێنن بەڕاستی کێشەی حکوومەت ئەگە باسی پێی کێشە زۆرە بەڵام کێشەی ئەمجارێن خۆیان دروستیان کردو بە ئەم قەسیش دروستیان ئەگینا ATM خەڵگەی هەژماری منی کردو بە ئەوان بڕۆن لەوێ ڕاکێشن و ئەوەشی کەوێت لە بانقەکان بە ئاسایی بۆ ڕایشی خۆی بکە و هیچ مشکلێکیش دروست نابێت